خۆشەویستەکانم لە پاداشتی وەڵامدانەوەی بانگ و ذکرەکانی دوای بانگ سێ حەدیث هێنێتەوە ئیمامی مسلم ڕەحمەتی خوای لێبێ لە صحیحەکەیە حەزەکەم عەرزتانی بکەم. حەدیثی یەکەم حەدیثی عەبدوڵڵای کوڕی عەمری کوڕی عاسە خوایان لێ ڕازی بێ ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی هەر کەسێ گوێی لە بانگ بێ وەکو خۆی وەڵامی باتەوە پاشان سەڵاوات لەسەر من بدا، هەر کەسێ سەڵاوات لەسەر من بدا خوای تەعالا 10 جار سەڵاواتی لەسەر ئەدا، پاشان دوای ئەوە ئەمجا داوای وەسیلەم بۆ بکە کە پلەیەکە خوای پەروەردگار تایبەتی کردووە بە یەک کەسۆ لە بەهەشتا ئومێد دەکەم ئەو کەسە من بم. رسول الله فەرمێ صلی الله عليه وسلم هەر کەسێک داوای وەسیلەم بۆ بکە، داوای ئەو پلەیەم بۆ بکە، حەڵاڵی شەفاعەتی من ئەکا لە ڕۆژی قیامەت. ئەمە حەدیثەکەی عەبدوڵڵای کوڕی عەمری کوڕی عاس خوایان لێ ڕازی بێ. حەدیثێکی ترمانەیە حەدیثی عومەری کوڕی خەتابە خوای لێ ڕازی بێ ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئەگەر بانگدەر بانگی دا وتی الله ئەکبەر الله ئەکبەر ئێوەش بڵێن الله ئەکبەر الله ئەکبەر، وتی ئەشهەدو ئەن لا إله إلا الله ئێوەش بڵێن وأشهد أن لا إله إلا الله، وتی وأشهد أن محمد رسول الله ئێوەش بڵێن وأشهد أن محمد رسول الله، وتی حي على الصلاة ئێوە بڵێن لا حول ولا قوة إلا بالله، وتی حي على الفلاح ئێوە بڵێن لا حول ولا قوة إلا بالله، وتی الله أكبر الله أكبر ئێوە بڵێن الله أكبر الله أكبر، وتی لا إله إلا الله ئێوە بڵێن لا إله إلا الله. هەر کەسێ ئەمە لە دڵەوە بڵێ، لە ناو دڵەوە لە ناخی دڵەوە بڵێ لا إله إلا الله و کۆتایی پێبێنێ بەم بانگە ئەفەرمێ خوای تەعالای خاتە بەهەشتەوە. حەدیثی سێیەم حەدیثی سەعدی کوڕی ئەبی وەقاسە خوای لێ ڕازی بێ، ئەویش ئەوەیە کە ئەفەرمێ هەر کەسێک وەڵامی بانگ بداتەوە وەکو خۆی، دوای ئەوە کە وەڵامی بانگی داوە بڵێ رضيت بالله ربا وبمحمد رسولا وبالإسلام دينا، ئەفەرمێ خوای تەعالا لە گوناحەکانی خۆشە بێ. یعنی هەر کەسێک لە دوای بانگ کە وەڵامی بانگی داوە وەکو خۆی ئەمجا بڵێ من ڕازی بووم کە الله پەروەردگارم بێ، ڕازی بووم کە محەممەد پێیامبەرم بێ، ڕازیش بووم کە ئیسلام ئاین و بەرنامەی ژیانم بێ، ئەفەرمێ خوای تەعالا لە گوناحەکانی خۆشە بێ. کەوا بوو کورتەی ئەم حەدیثانە ئەوە ئەگەیەنێ کەوابوو کورتەی ئەم حەدیثانە ئەوە ئەگەیەنێ کە تو ئەگەر بانگی دا لەگەڵ بانگدەرە وەڵام بەرەوە وەکو خۆی، تەنها لە حي على الصلاة و حي على الفلاح نەبێ بڵێ لا حول ولا قوة إلا بالله. دوای بانگەکە سەڵاوات لەسەر پێغەمبەر بدا صلی الله عليه وسلم، هەر کەسێ سەڵاوات لەسەر پێغەمبەر بدا خوای تەعالا 10 سەڵاواتی لەسەردا، هەر کەسێ یەک سەڵاوات بدا خوای تەعالا 10 سەڵاواتی لەسەردا، پاشان بڵێ اللهم رب هذه دعوة تامة والصلاة القائمة آتي محمدا الوسيلة والفضيلة وابعثه مقاما محمودا الذي وعدته. أما لا حديثي تري شهاتوا باشان بڵێ رضيت بالله ربا وبمحمد رسولا وبالإسلام دينا. أما پاداشتەکەی زۆر زۆر گەورەیە، حەڵاڵی شەفاعەتی پێغەمبەری خواکەی صلى الله عليه وسلم، خوای تەعالا لە گوناحەکانت خۆشە بێ و ئەتخاتە بەهەشتەوە إن شاء الله تعالى.